سڵاوتان لێ بێوم کاتتان باش من دانا کەمالم خۆشحاڵم لە بەرنمەیەکی تری خەرمان لەگەڵتانم تەوەری ئەم بەرنمەیەمان گفتوگو و قسەکردن دەبێت دەربارەی شعری هایکۆ و هایکۆی ژاپۆنی و لەناو کوردیشە هایکۆ نووسمانەیان با بڵێن شاعری تایبەت بەو بوارەمان هەیە بۆ ئەمڕۆ بۆ ئەم میوانی ئەم جارەی بەرنامەی خەرمان بەڕێز کاک عەلی ئەمینمان لەگەڵایە کە شاعیرە و سەرقاڵی با بڵێن جیهانی هایکۆ نووسینە کە بە خۆشحاڵیەوە ئێستا لامان میوانە و کاک عەلی بەخێر بێت. سپاسم کاکدانەگیان. کاک عەلی با سەرەتا لەوە دەست پێ کرد بزانین شعری هایکۆ چییە یان شعری هایکۆ دەبێت چۆن بێت؟ من پێشەکی سپاسی جەنابت و بەرنامەکەت و ستافی بەرنامەکە دەکەم بۆم بانگێشە بەخێر بێت. خۆم بە خۆشحاڵ زانم. پێشەکی هایکو فۆرمێکی ئەدەبی تازە یابانیە کە لە حەڤە بڕگەی دەنگی پێکاتووە لە نێوان سێ نێودێڕە خۆی بینێتەوە نێودێڕ یەکەم 5 بڕگە 7 بڕگە 5 بڕگە. بەڵام پێش ئەوەی کەوا هایکو بێت خۆی هایکووە هایکۆ نییە هایکو. پێش هایکو ناوێکی تری هەبوو ناوی ڕینگا بوو. ڕینگا وەکو چۆن بڵێن شعر بوو بەڵام چەند شاعیرێک ئەینووسی شاعیرێک نێوەدێڕی یەکەمی دەنووسی شاعیری تر دەهات نێوەدێڕی دومی دەنووسی نێوەدێڕی سێم دەساودەستیە کرد. بەڵێ هەر لە بڵێن لە دیوەخانی ئیمپراتۆریەتی یابانیەکانە فینێک هەبوو لەوحەیەک هەبوو مەسەلەن شاعیرێک ئەهات نێوەدێڕێکی ئەنووسی لەسەر ئەو بابەتە مەسەلەن سەردێڕی بابەتەکەی دیاریە کرد. شاعیری دوم جا ئەهات نێودێڕی دومی تەواو ئەنووسی بۆی یەکێک ئاکار خوێندەوە نێودێڕی سێمی بۆ ئەنووسی. بەس بە چ پێودانگەیەک ئەم دێڕانیان ئەنووسی ئایا تێگەشتن یان تۆپیکی ئەو هینە دیاری کرا بوو یان؟ بەڵێ خۆی لە بنەڕەتدا هایکو دەلالەتە لە سروشت. هایکو ینی شتێکی تازەیە فۆرمێکی تازەیە کە دەلالت لە سروشتەکە دەلال لە ئێستا ئەکات ئێستا و داهاتوو ڕابردووتیان نییە. وەکو کامیرەمانێک چۆن لە لەحظەیەەکە لە چرکەیەکە وێنەیەکی ئەچرکێنێ ئەو وێنە ئەکاتە تابلۆ. هایکوش ینی جگەلەوەی کەوا هایکووە فۆرمێکی سروشتیشی تایە کە وێنەیە ئەو وێنەش ئیتر لە وەرز و ساڵە کۆکراوەتەوە لە هەستەوەرەکانی بینین و بیستن و دەستلێدان و تام و چێژا کۆکراوەتەوە. بەس عەفوم کەی لێرە قەتاگەم کاک عەلی بەڕێستان ئاماژەتان بە خاڵێک کرد کە وتان بۆ نمونە لە دیوەخانی ئیمپراتۆرێتی یابانە لەوحەیە یان تابلۆیەک هەبوو کە شاعیرەگاتۆ دەڕێکی نووسی و شاعیرێک هاتوو بۆی تەواو کردووە. بەڵێ ئایا ئەم تێکستە مانای داوە بەدەستەوە؟ بەڵێ بە ناوی هایکۆوە. یەکەم جار هایکۆ نەبوو یەکەم جار ڕینگا بوو. ڕینگا بوو. چ جۆرە شعرێکە ڕینگا ئەگەر بە دروستی باسی بکەیت؟ چ جۆرێکە ڕینگا لە هایکو درێژترە لە سیوەک بڕگەیە ئیتر ئەو سیوەک بڕگە تۆ ئەتوانین لە دێڕەکە کۆیکەیتەوە لە 5 دێڕە لە 5 نێودێڕە کۆیکێتەوە 5 حوت 5 حوت حوت. بەڵام وردە زانای تۆماس شینکی هات لە ساڵی 1992 ئەمەی گۆڕی کردی بە هایک کو. بەڵام دوای ئەوە باسوو دوای چەند گۆڕانکاریەک ئەمانە باسوو هات کۆمەڵێشتی تیا خەسڵەتی تیا چاند پێشتر تەنانەت لە سروشت زیاتر هیچ شتێکی تری تیا نەبوو. هایکو تایبەت بوو بە سروشت بە هەر چوار وەرزەکەی ساڵ کە شتێک بوو ینی دوور بوو لە خەیاڵی تیا نەبوو. شعری ڕینگا هیچ ڕەگەزێکی تیا بوو وەکو ئەم شعری ئێستا هەیە؟ نەخێر بەڵێ وێنەی تیا بوو سروشتی تیا بوو خەیاڵ بەڵێ دوای ئەوە بێ ڕەگەز نەبووە شعر بووە. بەڵێ جۆرێک بە شعر بەڵام ئەوە کۆت و ینی چۆن بڵێ قوتابخانان هەبوو قوتابخانەی باسۆ هات کۆمەڵی پێوەری بەدانا یعنی تۆ لەو پێوەرانە بۆ نییە زیاتر دەربچی دوای گۆڕە بە هایکو دوای ئەوە ماوەکوچی بوو ئەوەش بڵێ هایکو دوای هێشتا ناتوانێتە سەر هایکۆ نەخێر هێشتا لە ڕینگاین لە ڕینگا تانگا تێگەی ئەمانە تانگایشمان هەیە تانگاش
جا دوێ لە سلێمانە کە مامۆستا باسوو لەگەڵ هاوڕێکانی هاتن قوتابخانەیەکی تازایان بەدانا ئێستاگە مامۆستا باسوو لە دوای با بڵێن تۆماشیکی هات بۆ باوکی ڕوحی هایکو قوتابخانەیەکی دانا بە ناوی قوتابخانەی باسوو ئەم ناوینە هایکو ئەم هایکۆش ئیتر بابەتی فەلسەفیتیا جێبووە زانست جوانی ئافرەت سروشت تێگەی ینی کۆمەڕشتی تیا جێ کردەوە کە کۆت و پەیوەندەکانیشکان بەڵام ئەفوم کە لێرەیە شعری ڕینگەش و هایکوش هەر زمانیان سادە بوو بەڵێ هیچ کۆد و لوخزێکیتیان نەبوو تا خوێنەر مەلول بک بە دوای دێڕێکیان و شەیەک شتێکە وردە ئەوانی کەوا پێشتر بوو لەو قوتابخانەی با بڵێن پێشووترە کە ڕینگا بوو کۆت و پەیوەندەکە هەموو کەسێ نەی ئەتوانی ینی نەی ئەتوانی خۆی بدا لە قەرەی هایکو ڕینگای بنووسێ جانی چونکە کۆمەڵە کۆت و پەیوەندی تیا بوو ینی کەم کەس خۆی ئەتوانی بدا لە قەرەی شعرێکیش بە سێ شاعیر بە 4 شاعیر تەواو بکرێ حتمما هەر کۆدی و بەڵێ کۆدی و لوغزیتیایە چونکە ڕینگە ئێستا بەڕێست فەرمووت پێشتر کە ڕینگە هەر شاعرێک دێڕێکی نووسی شاعری دواتر ئەوش دێڕێکی ترێ نووسی تا بۆی تەواوەکە تەواو بەڵێ بۆی تەواوکرد دوای ئەوە هات تانگامان تانگا هات تانگا چییە پێش ئەوەی کەوا با بڵێم ڕینگا بێت لە هەر ڕینگە لەسەرەوە پەرەگرافێک پەخشانە دێڕێک شتێکی جوانی وەکو فەلسەفی وەکو پیاهەڵدانێک شتێکی با بڵێن ستایشێکی جوان تێگەی بەڵام مانای تەواوەکەی نەئەدا بەدەسەوە لە سا 50 لە سا 75 ماناکەی لەوێ دانا ما باقیەکەی بۆ تەواوکردنەکەی ها لە خوارەوە بە هایکوویەکی 5 مانای تەواوی ئەدا بەدەسەوە تیاڵکێشێک بوو ینی کە تۆ لە سەرتاوە ئەو پەرەگرافە ئەخۆندەوە تامەزوری ئەو بی سەرنجامەکەی کۆتایەکەی چییە؟ تێگەشتین لەوەی کە شعری ڕینگە و تانگا و زایدەن هایک لەگەڵ کووە چیە؟ بەڵام پێم خۆشە بزانم فترەی ئەمانە چەنێ بووە بۆ ساڵ ئایا سەدەی بین بووە 50 ساڵی بین بووە 10 ساڵی بین بووە سەدەی بین بووە بەڵێ لە ساڵی هزار ڕینگە بوو بەڵێ لە ساڵی 1200ەکانە ئەمە هەبووە بەڵام بە ئەو کاتەی یابان لە کۆڵی نیمشە درگەیەمان لە دەرەوە دابڕابوون یعنی یابانەکان وان ئەزانی جگەل لە خۆیان زیاتری یەک کەسیکە لەسەر گوۆی ئەم زەویان ناژێ ئەوە بوو دوای حربی عالەمی دووەم کەوا هاوپەیمانان سەکەوتن بەسەر یابانە کەشتی بازرگانیەکانی ئەمریکا هاتن لە کەناراوەکانی یابانە گیلیان خوارد ناشارمانەوە بۆ ماوەی چەند هەفتەیەکمانەوە نانێشت بێنە ناو ئاوەدانیەوە ئێستا شعری هایکۆ چییە؟ هایکۆ چۆن بێ بەڵێ هایکو ئەم هایکووە دوای ئەوەی کە زانای بەناوبانگ ئەمریکی لە ساڵی 1970 سەردانێکی یابانی کرد ڕۆڵاندلان ئەوە بوو تێگەیشتێکی زۆری هەبوو بۆ هایکو وتمان دوای ئەوەی کە مامۆستا باسوو قوتابخانەیەکی دانا لەم قوتابخانە کۆمەڵی کۆت و پەیوەندیشکان ینی هەموو تر هایکۆکان ینی هایکو ینی مناڵی خۆڵەمێش ئەوان زیاتر بەهۆی ئەو هەموو شەڕ و ئاژاو کە لەگەڵیان ڕاهاتون زیاتر باسی لە هایکو خۆی باسی لە قسەی نەستەق و پند و پێکەنین و کالبەسەر بردن بوو دوای وردە هاتن سروشیان خسەناوە هاتن جوانیان خسەناوە فەلسەفەیان هێناوە ناوە مامۆستا باسوو کۆمەڵێک شتی داهێنانی دانا لە ناو هایکووە کە بوو بە قوتابخانەیەک و معنی بوو بە کەلتورێک بوو بە سەرچاوەیەک بۆ ژیان بۆ ئەوان ئەوە بوو مامۆستا باسوو هات هەموو کۆت و پەیوەندانەی پێش خۆی بوشکانی ئەبێ گوزارش لە چی بکە هایکۆ کاک عەلی کاکە دانەگیان هایکو ئەگەر ئێمە لە خەسڵەتە ڕاستەکەی بڕوانین ئەگەر لە خەسڵەتە ڕاستەکەی بڕوانین و وەکو ئەم فۆرمای ئەمڕۆ کە سەتی ئاوا لە هایکو نووسەکانی ئەوروپا و ئەمریکا و هندەکان و عەرەبەکان و کوردەکان و فارسەکان بەرگیان کردو بەسرا بەڕاستی لە هایکو لایەوە ئەی ناخۆی هایکو لە خەزلانە لەگەڵ سروشتە لەگەڵ ئاژەڵە لەگەڵ سروشت و جوانیە لەگەڵ خەیاڵانیە مەبەستە پێم بڵێ چی چۆن دایان بڕان و ئەم وڵاتانی تر بە حکمی ئەوەی کەوا وتیان ناکرێت چونکە شتەکان وردە هاتە دەرەوە دوای ئەوەی کە هایکو لە یابان هاتە دەرەوە ئینگلیزەکان توانیان ئیبداع بکەن لە هایکووە کە هایکو مڵکی ئەوانیش نەبوو هایکویان هێنا لە 4 بەرگا 2 بە 2 4 بە کورتترین وشە بە کورتترین وشە بە زۆرترین مانە
هایکویان پێنووسی یابانەکان سریان سڕما دوای ئەمریکەکان دوایەوە وردە ئینگلیزەکان هاتن چیان کرد لەوەشە ئیبداعیان کرد داهێنانیان کرد تەنها لە سروشتانیان هێشتەوە بە حکمی ئەوەی کەوا لەگەڵ با بڵێن هەموو کەسێک هەموو میلەتێک هەموو قومێک هەموو وڵاتێک کۆمەڵێ خەسڵەتی تایبەتی خۆی هەیە لەوانەیە ئەو جوانی کەوا لە ئەوروپا هەیە لێرە نەبێت ئەوەی کەوا لێرە هەبێت لە ئەوروپا نەبێت ینی هەر وڵاتێک و هەر قومێک بە کۆمەڵی خەسڵەتی تایبەتی خۆی ناوبانگی هەیە بە سروشتی خۆی جوانە تێگەی وردە هاتن هەر کەسێک لە ڕوانگەی خۆی هەر ملەتێک لە ئاستی شتە جوانەکانی خۆیەوە کۆمەڵی داهێنانی تێک و کۆمەڵی وشە و جوانی تێکرد وەکو سیاستیان خزانە ناوی جوانی ئافرەتیان خزانە ناوی بەس پێ دوانیە دا ئەماڵ ڕێ بە تەواوی لە بەڵێ کاکە داناگیان بەڕاستی پێتەڵە من لەگەڵ ڕێز و حرمەتما بۆ هەموو هایکستەکان جا ئێستاکە ئەوەی کەەوە هایکو ئەنووسێ پێوترێ هایکیست ئەو هایکستانەی ئەمڕۆ ئەو هایکستانی کە ئەمڕۆ هایکۆنسن من ڕێز و حرمەت مێمانە من ئافرەت بەڕاستی پێتەڵم لە دوای خۆ ئافرەتە لە جوانی میهرەبانیە ناکرێتەوە هەرچی قەڵەم و جوانی ئبدا هەیە لە هایکستەکانی ئێمە لە لێ و سنگ و لاشە و جلوبەرگی ئافرەتا کۆیان کردوتەوە ینی ناکرێت تۆ هەموو جوانەکان و هەو ئیبداع و هەموو ئەو سروشتە جوانەی کەەوە ڕۆژانە ئەیبینیت کالێکەیە لەگەڵەیە ئەو دوای من مەبەسمە قسەی لەوارەوە بکەین بەس ئێستا مەبەسمەوەیە زیاتر لەوەی کە هایکۆ بە تەنها لە دار و درەخت و سروشت و بۆ قومار و نازانم بە فروچی و چیە کۆڵێتەوە یان شتێکی تر هەیە کە لی بکۆڵێتەوە هایکۆ بەڵێ لە شعرا دەری بخە لە وردە دوای ئەوەی کە لە ملکی یابان دەرچوو هایکو بوو بە شتێکی جیهانی ئیتر لە خاوەنددارەتی یابان دەرچوە دەرەوە لە خاوەنددارەتی ئینگلیز چوە دەرەوە بەڵام سەرمەشقیش بوون بەڵێ سەرمەشق بەڵێ سەرمەشقەکەی ئەوەیە ئەوە سەرمەشقەکەی کە لێوە و سەرچاوی گرتو بەڵام جارێ وایە قوتابی لە مامۆستاگەی زیرەکترە بێ ینی ئەو زانانەی کە ئەو ئیبداعی کەوا لە نووسەرانی ئینگلیز و ئەمریکا ئەوروپا کرێ یابان نەیتوانی بیکە ئەو ئیبداعی کە لە هایکوەکانی عەرەب و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی فارس کوردەکانی خۆشمان ئەوانەی کاکرێەوەیکێکی وەکو ماوەسا لەتیف هەڵمەت وەکو ماوەسا قوبادی جەلی زادە ینی ئەمانە سەرمەشقن لە جوانی و لە داهێنانە ینی ئێمە ئەمانە شانازین بۆ ئێمە بۆ میلەتی کورد و بۆ قەڵەم و بۆ ئەدەبی کوردیش بۆچی هایکۆ کاک عەلی ئەمین بۆچی هایکۆ بۆ منداڵان گرنگە پێم خۆشە بزانم ئەوە شتێکی زۆر ئەوەیە کە کورت و ئاسانە بۆ لەبەرکردن یاخود شتێکی تر هەیە کاکەدانا خۆی ئەدەب بەڕاستی ئەگەر تۆ بتەوێت ئەدەب فراوانتر بکەیت و جوانتر بکەیت ئەمانە بتەوێت کۆمەلگایەکی ڕۆشنبیت پێ بگەینی کۆمەلگایە کە ئاگای لە هەموو گۆڕانکاریەکان و جوانەکان بێت لە پەروەردەکردی مناڵ دەست پێ بکەین ینی بەداخەوە ئێمە لە یانەی هایکۆی کوردی با بڵێن یەک مناڵی جوانکی لەمان هەیە کە کاکە نالیە نالی محەممەد ماسە محەممەدی مەلا ڕەحمان لە شەقڵاوەیە لێرە چاو جوانەکانی ماشەکەم کە مێر مناڵێکە تەنها ئەومان هەیە لە یانەی هایکۆی کوردیە ئەوش بەسەر مەشقی باوکی جانوبار هایکویەک بۆ خۆی ئەنووسێ نووسینی هایکۆ بۆ مناڵ بەڵێ بەڵام من پێتەڵم ئێمە تازەین بە وەرگرتنی هایکو بە دەست و پەنجەمان لەگەڵ ڕاهێنانمان لەگەڵ جوانی هایکو و سروشت و ئەو وشە سازیە و ئەو شتە جوانانی کەوە لە هایکو هەیە ئێمە شتەکانی ترمان فرامۆش کردووە تا جوانی سروشتمان فرامۆش کردووە جوانی با بڵێن زارسمان فرامۆش کردووە نوکتە و پێکردینەکانمان فرامۆش کردووە هەموو شتەکەمان داوەتە ئافرەت و لە جوانی بوو لە ساڵی 1600کان و 1970کان و هایکو هەیە بۆ کوردەوە تاخیر پێگەشتۆ لە کاتێکمە ئەدەبیاتی کوردیمان گەڕێتەوە بۆ سەردەمی بابەتایری عوریان لە ساڵی دەدا وی ڕاستەفەرمی 1010 ینی بۆچی هایکۆمان درەنگ بەم ماوەی ئێستای وەرمانگرت بێت کاکە داناگیان من پێشتریش ئاماژەم پێکرد ئەمانە یابانیەکان سەرنجام سەرەتا خوان هیچ خنەوەریکان نەبوو هیچ ئەلفوبەیەکی نووسینیان نەبوو مەبەسم بەنسبەت کوردەوە پێتەڵێم یابانیەکان وان ئەزانی جگە لە خۆیان هیچ کەسێکی کە کۆمەلگاکی داخرابوون ئەدەبیاتیان داخرابوو لە دوای ساڵی 1970ەوە لە دوای شەڕی جیهانی دووەمەوە کۆمەڵە شت هاتە ینی ئەدەبیاتیان هاتە دەرەوە بەڵام نەگەیشتە ڕادەی ئەوەی کەوا مرۆڤەکانی جگە لە یابان دەستیان بگا بە سەرچاوەکانیان ئێستا لە کتێبخانەی کوردی خۆمانە
سەرچاوە نییە بگەڕی بڵێ سەرچاوەکە تەنها یەک سەرچاومانەیەش دکتۆر ملک ئەحمەد کە ئوستازی جامیعی لە گەرمان لێرەوە سڵاو ڕۆز و خۆشەویستی بۆی ئەو تاکە سەرچاوەیەکی داناوەکو سەرچاوەی هایکۆی کوردی کە بە ناوی هایکو لە ژاپانەوە بۆ کوردستان ئەمە لەسەر تاسەری کتێبخانەی کوردیا بگەڕێ تەنها کتێبەمان تەنها ئەو کتێبەمان هەیە ئەویش بڕوا بکە بە هەوڵ و هیمەتی کۆنسڵخانەی یاڤان لە هەولێر مامۆستا ملک ئەحمەد کۆمەڵی زانیاری لەوێ و دەستکەوتووە کە لەم کتێبا جێ کردوێتەوە یعنی ئەگەر هەموو کتێبخانەی کوردی بگەڕێ جگە لەو سەرچاوە زیاتر هیچ شتێکی ترمان لا نییە ئەمە وەکو سەرچاوە بەڵام ئێمە بابەتەکە نەچین دەرەوەمانە باسی فەرامۆشکردی مناڵمان کرد مناڵ دنیایەکی زۆر جوان و تایبەتە بە حکمی ئەوەی کە ئێمە قوتابخانەیەکمان نییە ئێمە قوتابخانەیەکی هایکۆمان نییە وەکو قوتابخانەی کلاسیک و ڕیالیزم و ماتریالیزم و شتەکانی تر کە بتوانین ئیش لەسەر پەردەکردنی مناڵکەن و هایکۆ بە مناڵ بنووسین نیمانە بەخۆی نەبوونی سەرچاوە تەنها هۆکارەکەی ئەمە هۆکارەکەی دای من زۆر باشە ئەی هەندێک جار هایکۆ هەیە مناڵ بۆ خۆی ئەینووسێت تایبەتە یان گزارشتە لە ژیانی منداڵێتی خۆی بڵێ لەسەر ئەمەیان ئەڵەن چی کاکە دانەگیان هەنێ هایکو هەیە پێش هایکو بڵاتە شعرمان هەیە کورتی لە شعرمان هەیە تێگەی ئەمانە لە جوانکاری ئیبداع مامۆستا شێرکۆ بێگەس ئیبداع بەڵام لە ساڵی 1970کانە شاعری گەورەی کورد مامۆستا لەتیف هەڵمەت ڕەبی تەمەند درێژ بێ و تەمەنی 1000 ساڵ بێ لێرەوە دەستی ماچەکەم مامۆستا لەتیف هەڵمەت لە ساڵی 80کانە دەستی برد بۆ هایکو هێنای لە هایکووە 150 نێنم کرد ئەمانە بەڵام بەهۆی تازەگەرێتی شعر و جێهێشتنی با بڵێن شکاندنی قوتابخانەی کلاسیک و هەنگاونانی هونووسەران و ئەدیبیەکانمان بۆ شعری حۆڕ کەوتە بەر ڕخنە و ڕخنەخانەیەکی زۆر ئەو کاتە مامۆستا لەتیف هەڵمەت ناچار سەری نایەوە بەهۆی ئەوەی کەوە نووسەرانمان وەکو شتێ بڵێ وای داهاتە بوو وازێنان لە شعری کلاسیکی و هەنگاونان بەرەو شعری حۆڕ بە کفیان نەزانی ئەنی بە کفێکی ئەدەبی گەورە نەزانی کە تۆن لە شعری کلاسیک زیاتر هیچ شتێکی تر ئەم جیهانی تیان نییە بەڵام وردە ڕاهاتن لەگەڵیان ناو شعری حۆڕیان گیانە ئەو ئاسەی کە ئێسای بینن هایکۆشیان فرامۆش کرد بەڵام دواوی ئەوەی کەوا ئێستا ئەگەر ئێمە وەکو هایکۆ بڵێمانە ئێمە پێش وڵاتی فارس 15مان لەگەڵ هایکووە ڕاهێناوە ئێمە لە ساڵ هێشتاکانە مامۆستا لەتیف هەڵمەت دەستی بۆ بردووە بەڵام لە ساڵی 1990 وڵاتێکی گو فارس کە ترخۆ فارس هایکۆی کردوتە دەستی گەیشتە بە هایکۆ و زانیاری لەسەر هایکۆ هەبووە یعنی ئێمە ئەگەر شتەکانمان لە کاتی خۆیان درەنگ وەرگرت بێ لایکووە یەک دوو هەنگاو لە پێش وڵاتانی ترەوەین زۆر باش ئایا جیاوازی هەیە لە نێوان ئەو هایکۆیی هایکۆنووسێکی وەکو بەڕێستان ئەی نووسن یان وەکو شاعرێکی جەنابتان نووسن جیاوازی هەیە ئەم هایکۆیی کورد لەگەڵ هایکۆی شاعرێکی کۆنی یابانیە نەخێر هایکۆکانی ئێمە با پێشەکی ئەوە بڵێمانە هەر کەسێک لە قانونی قوتابخانەی باسووە ئەگەر 100 هایکو نەبێت پێ ناوترێ هایکیست ئەبێ 100 پێوەرە بەڵێ پێوەرێکە لە ئەوە پیاوەرە نەون و هایکو هەبێ قوبڵی ناکەن ئەبێ 100 هایکوی پەسەند کراو هەبێت تێگەی پەسەند کراو لەلایەن ئەوانەی کەوا بڵێن لە یانەیەکی هایکووە ئەوانی کەوا شاعرانی هایکون لە یابانە مەسەڵەن لە کوردستانی خۆشمانە یانە هایکومانە جادوێن لەسەر باسی ئەوەش لە یابانە لە وڵاتانی کێشە 100 هایکو نەبێت پێوت ناوترێ هایکیست کە 100 هایکو پەسەند کراو هەبوو ئیتر ئەو کاتە تۆ ئەتوانی ببیتە مامۆستا زۆر باش ئەبیتە مامۆستا هایکو ئەتوانی ڕخنە بگری ئەتوانی قوتابی فێرکەی ئەتوانی سەرنج و تێبینی لەسەر ئەوانەی کەش کە ئەیانەوە فێری هایکۆ بن و 150 لەگەڵ هایکووە ڕایەت وردە و دەنەن بکەیت ئەتوانی ڕێنمایان بکەیت زۆر باشە ببیتە مەشغەڵیان زۆر باشە ئەی با بزانین شعری هایکۆ چ کاریگەرێکی بەسەر ئەدەبی جیهانی وەیە لە ڕابردوونە لە ئێستادا یانەی هایکو بەڕاستی من ئەگەر پێ بڵم تەکانێکی زۆر هەنگاوێکی زۆر باشی بڕیوە ئێستاگە بەڵام زۆربەی زۆری ڕۆژڵاتی ناوەڕاست بە وڵاتانی ئەفریقایشەوە بە وڵاتانی وەکو ئەوروپا ئەمریکایشەوە ئەوەنەی سەرقاڵی هایکۆن
دەتوانێت وەکو جۆرێکی شعر ئێستا باەخی پێ کاکەدانا ئەوەی لە هایکووە گزارش دەکرێت کەم کەس ئەتوانێت جورئەتی ئەوە هەیە بتوانێت هایکۆ بنووسێ هایکۆ کەمترین و زۆرتری مانایە بەڵێ هایکستەکانی ئێمە هایکۆ نووسەکانی ئێمە بەڕاستی سەرمەشقن چونکە ئەوانەی کۆن ئەوانەی یابان تەنها لە سروشتە لە سروشت و وەرزەکان و لە جوانیە لە جوانی سروشتی ئەم دنیا لە شتە جوانەکانی سروشتا بینیاتە بەڵام ئەوانەی ئێمە فەرسەفەی تایە حکمەتی تایە قسەی نستەقی تایە ینی کۆمەڵی هەنگاوی بەخۆی و ناوە کۆمەڵی پەلوپەی لە خۆی کۆ کردێتەوە ئەمانە بەڕاستی وەکو دارێک وایە کە هەموو بوارەکانی ئەم ژیانەی زۆرشە لەو ماوە کورتەی کە مامە پێم خۆشە ئەم یەک دوو پرسیار هەش ئاراستەمە ماندوومان کردی خۆشحاڵیەوە علی ئەی ئافرەت ڕۆڵێکی لە شعری هایکۆیە ئافرەت یا ئافرەت وەکو نرخی وەکو ناوی ئافرەت لە هایکۆیا نەک وەک ناو بەڵکە وەکو جایکەست وەکو بەڵێ هایکستی ئافرەتی زۆر بەناوبانگ و چاکمان هەیە وەکو مامۆستا ڕووناکڵتون لێرەوە خوشکی گەورەم ئەمانە کۆمەڵێکن مامۆستا عەبدوڵڵا مامۆستا نادیە کەریم کە دەسوودە لێرەوە جوانی ئافرەت نەخشێنراوە لە بەڵێ ینی چەندێک کە ئێمەی پیا و ئێمەی نێرینە قەڵەمەکانمان و هایکۆکانمان لە جوانی ئەفرەتاکۆکەینەوە ئەوانیش دوو ئەوەنە زیاتر لە هایکۆیە لە هایکۆ بەڕاستی هایکستی وامان هەیە یعنی شایانی ئەوەی مەدالی ئاڵتونی بێتێ زۆر باشە پێم خۆشە بە دروستی بزانم ئێوە چەند ساڵە سەرقاڵی هایکۆ نووسین نەگەر بە کورتیش بێ ئەوە ئەکەمە ئەفم کە ئەەکەمە دوایین پرسیار چکە ماوەی بەرنامەکەم بەرەو تەواوبوونەوە من لە 2010ەوە لە 2010 یانە هایکۆی کوردی بە سەرپەرشتی ماوەسا ملک و ئەحمەد دامەزێنرا ئیتر دوایەوە لە ڕێگەی هاوڕێکی خۆشەویستمەوە لە هۆڵمدا کەژاڵ نووری لێرەوە ساڵ ڕۆز و خۆشەویستی بۆی چای ماچەکەم بانگی بۆ من پێشتر شعر منووسی وتی حەزەکەم لەم فۆرمە تازەی ئەدەبیاتی کوردیە کە تازەیە بە کورد و بە ئەدەبیاتی کورد و ئەدیبی کورد سەرقاڵبی ئەو بوو لە 2010 خۆمتیا دۆزیەوە دەست و پەنجەم لەگەڵا نەرم کرد و یەک دوو کتێبیشت لەسەر سێ دیوانی هایکووی چاپکراوم هەیە دوو دیوانی تریشم لە ماڵە ئامادەیە بۆ چاپ ئەمە پێنج من حالیان سێ دیوانم یعنی ئێستا دەتوانرێت بە تۆ بوو ترێ شاعیرێکی هایکۆنووس بە حکمی لە 100 هایکۆ تێپەڕی زیاتر لە 1000 بەڵام ئەوەی پەسەند کراوەیان پەسەند کراونی ئەویان هەرسە دیوانەکەم لەلایەن ماوەسا ملک و ئەحمەد و یانەی هایکۆی کوردی و پەسەند کراوە هەڵەچنی بۆ کراوە پێشەکی بۆ نووسراوە و هەروەها خەڵاتی هایکستی بەتوانام لەلایەن یانە هایکوردی و پێبەخشراوە و ئێستاش هەر لە ئازال ئەوەنەی لە هایکووا خۆم دۆزیەوەتەوە لە شعرا خۆم دۆزیەوەتەوە کاک عەلی ئەمینی شاعیر هایکۆنووسی دەتوانین وا بڵێن خۆشحاڵ بووین کە میوانی ئەم جارەی بەرنامەی خەواسی ئێوەکەم منش لێرەوە ڕێز خۆشەویستیم بۆ تۆ بۆ ستافی بەرنامەکەت و بۆ بینەرانی خۆشەویست سپاس دووبارە بەڵە بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم بەرنامەیە و تا بەرنامەیەکتر بەخواتانە سپێرم خواتان لەگەڵ